ئەم کاتتان باشە زیزەکانم، هیوادارم زۆر باش و لەش ساغ بن. ئەم وانەیە باسی ئەم کەسایەتیە کەین نەجمەدینی مەلا بزانین کێیە و کاریگەری چی بووە و بۆ گرنگە ئێمە بیخوێنین. من سەرەتا بابەتەکە خوێنمەوە، ئێوە بە وردی لەگەڵما بن، دواتریش باسیەکەین. باشە. نەجمەدینی مەلا. نەجمەدین مەلا کوڕی مەلا غەفووری کوڕی عەلی بە پشتاوپشت دەچنەوە سەر میرەکانی پیر خدری شاهۆ. لە ساڵی 1898 زاینی هاتۆتە دنیاوە. 40 ساڵ خزمەتی ئەدەبی کوردی کردووە. لە ڕۆژنامەی ژین چەندەها چیرۆکی بۆ منداڵان نووسیوە و چەندەها چیرۆکی بێگانەشی کردووە بە زمانی کوردی. ئەمە جگە لە هەوڵدانی بۆ ناسینی شاعیرە بەناوبانگەکانمان. نەجمەدین مەلا دوژمنی نەخوێندەواری بووە. بۆ نەهێشتنی نەخوێندەواری زۆر هەوڵی داوە بۆ ئەم مەبەستە قوتابخانەیەکی بچووکی لە سلێمانی لەسەر شەقامی سابوونکەران بە ناوی قوتابخانەی کەشتین و حەوا دامەزراندووە. دژی نەخوێندەواری دەستی بە خەباتێکی بێوچان کرد. لە ماوەی 40 ساڵدا نزیکەی 7000 کەسی لە چنگ نەخوێندەواری ڕزگار کرد. ئامانجی ئەوە بوو بەهۆی ئەم قوتابخانەیەوە هەستی نەتەوایەتی بخاتە مێشکی خوێندکاران. مامۆستا ئەلفوبەیەکی تایبەتی بۆ خۆی دانابوو، ڕێنووسی نوێی فێردەکردن، ڕێبازی قوتابیانی دەگرت و دڵێکی فراوانی هەبوو، گرنگی دابووە خۆشنووسین. ئەم مامۆستا دڵسۆزە خۆبەخشە لە ڕۆژی 23 مانگی نیسانی ساڵی 1962 کۆچی دوایی کردووە. لەسەر ڕاستپاردەی خۆی لەسەر لووتکەی چیای ئەزمار نێژراوە. بۆ ئەمەکدانەوەی ڕۆڵی ئەو مامۆستا مەزنە لە شاری سلێمانی قوتابخانەیەک لە گەڕەکی بەختیاری بە ناوی قوتابخانەی نەجمەدین مەلاوە ناونراوە. باشە. وەک لە بابەتەکەیە دەرەکە و نەجمەدینی مەلا بە کەسێک بووە کە زۆر گرنگی بە خوێندن و خوێندەواریاوە و لە لایەکی تریشەوە خزمەتی بە ئەدەبی کوردی کردووە. ئێمە کە وشەی ئەدەب بەکارێنین ئێوە لە ساڵی داهاتووەوە لە پۆلی حەوتەوە لە پاڵ بەشی ڕەزمانە بەشێکی تایبەت ئەخوێنن، ئەویش بەشی ئەدەبە کە باز لە ژیان و بەرهەم و شعرەکانی ئەو شاعیرانە یان نووسەرانە ئیتر چیرۆک بێ یان هەر جۆرێکی تری پەخشان باسی ژیانی ئەو شاعیرانەکە یان وکووتمانە و چیرۆکانە چیرۆک نووسانە. ئەدەبیات یان ئەدەب مەبەستی ئەوەیە ئەو کەسێک دەتوانێت کە پسپۆڕی تایبەتی لەمە وەرگێت، یعنی لە زانکۆ تەنها لە بواری ئەدەبیات تا بخوێنێتەوە، چونکە بابەتێکی خۆشە، بوارێکی خۆشە، وەکۆی کە خۆمان چەندین جار لە قوتابخانە چیرۆکتانە خوێنەوە، ڕۆمانتانە خوێنەوە، دواتر هاتن باستانەکەر یان شاعرمانە خوێنەوە و ژیاننامە یادداشتنامە هەموو ئەوانە چنە بواری ئەدەبەوە و دیارە نەجمەدینی مەلاش خزمەتێکی زۆری بەوە کردووە. لە لایەکی تر یەکێکی تر لە ئیشە گرنگەکانی ئەم پیاوە کاری هەوڵدان و هاندانی خەڵک بۆی کە بخوێنن. با کەمێک باسی ئەمە بکەم. لە سەدەی پێشووە نەخوێندەواری زۆر هەبووە. پێش ئەوەی کە قوتابخانە بکرێتەوە مزگەوت هەبووە. لە مزگەوتەکانە لە جیاتی قوتابخانە مەلایەک هاتووە بە ئیتر کۆمەڵێک مناڵی لە دەوری کۆبووتەوە، فێری خوێندن و خوێندەواری کردوون. ئەجا فێری چی کردوون؟ فێری زمانی عەرەبی کردوون، فێری خوێندنەوەی قورئانی کردوون، فێری هەندێک جار مادماتیک ئەگەر زانی بێتی، فەلەکزانی یا ئەوەی پەیوەندی بە گەردوون و بۆ هەیە، هەندێک شتی کەمی تر. ئەیتر سیستمی حوجرەی پێوترا یان خوێندن لە حوجرە زۆر جیاواز بوو لەگەڵ قوتابخانە. ئەوە نەبوو کە بۆ نمونەتۆ وەکو ئێستای قوتابخانە سەعات 8 بۆ دەوام، سەعات 12 یان 3 گەڕیتەوە، پشوەکانت هەیە، ئەم وانەیەت هەیە، ئەوانەیەت هەیە، جدۆلێکی تایبەت، خواردنی نیوەڕۆ هەیە. بە هیچ جۆرەی لە حوجرە ئەوە نەبوو، شێوازێکی تەواو جیاواز و تایبەت بوو. لەوێ قوتابیان فێری چەند بابەتێکی کەم ئەکران، ینی زۆر کەمیان ئەگەر هەبوو بن گرنگیان بە زانست دابێت
یان گرنگیان بە زمانی کوردی دابێت ئەو زمانی ئینگلیزی هیچ نەبوو وەکوتم بیرکاری ئەگەر ئەو مەلایە ئەو زانی بێتی کە دەرسی وت بێتەوە بێگومان وەرزش و هونەر و ئەوانە هیچی نەبوو بۆیە قوتابخانە توانین بڵین دەستگایەکی زۆر پێشکەوتوترە لە حوجرە لەو کاتەوە ئەنجا بەی جۆرە کچان نەیانتوانیەوە بخوێنن تەنها کوڕان بوون ئەویش هەموو کوڕێکنا ئەگەر کوڕێک باوکی ویستی بێتی حەزی کرد بێکەم کوڕەکەی بخوێنێ نردوێتی بۆ حجرەیەک یان کەسە بەناو بانگەکان یان کەسە دەوڵەمەنەکان کە بە پارەیەک مامۆسایەکیانە گرت و یان هێنایەوە ماڵەوە گینا خوێندن بۆ هەموو کەسێک نەبوو بۆیە ئەو کاتە هەندێک لە ڕۆشنبیرەکان ئیشیانەوە بووە کە هانی خەڵک بن بخوێنێت فێری خوێندن و نووسین بێت چونکە زانیویانە کە چەند گرنگی هەیە تۆ ئێستا حسابی ئەوە بکە کە ئەگەر مناڵێک لەدایک بێت و نەچێتە قوتابخانەوە گەورە ببێ بە 18 ساڵ و ئەوانە هیچ دێڕێکی تەنان دێڕێکیش نەتوانێت بخوێنێتەوە یان بینووسێت بۆیە گرنگترین کارێکە لە سەدەی پێشووە لە 100 ساڵی پێشووە ڕۆشنبیرەکان کردبێتیان ئەوە بووە هانی خەڵک بن بخوێن ئیتر لە تقریبان هەفتاکان و هەشتاکان بەدواوە بە تایبەت لە دوایەوە یەکەوە هیچ کەسێ ناتوانێت نەخوێنێ ئەگەر هەندێک کەس لە ملاولا بە هۆکارێکی تایبەت بوو بێ نایان خوێند بێگینە بە زۆری خوێندوانە بۆیە ئەبێ ئەمامە بە گرنگ لە بەرچاو بگرین کە هەوڵی ئەوەی داوە کە خەڵک بخوێنێ ئاماژە بە هەندێک شتی تر ئاەت ئەمە گرنگە کە لە شەقامی سابوونکەران قوتابخانەی کەشتی نۆحی کردوێتەوە دایمەزراندووە و خەباتێکی بێوچان بۆ ماوەی 40 ساڵ نزیکی 7,000 کەس ینی سیرکەن ژمارێکی زۆرە 7,000 کەس ئەگەر نایان خوێندایە بۆشایەکی گەورە دروزە بوو لە کۆمەڵگەی کوردیا بەڵام بۆهۆی ئەمەوە کە 7,000 کەسی خسوۆتە بەرخوێندن کەواتە ئەمە کارێکی گرنگە و لێ ئێستایە کارەکە کەمێک گۆڕاوە تەنها بەو کەسە ناوترێ خوێندەوار کە توانای خوێندنەوە و نووسینی هەبێ بتوانێت دێڕێک بخوێنێتەوە نا ئێستا بە کەسێکە وترێ خوێنەوار کە کتێب زۆر بخوێنێتەوە تێگەیشتنی باش بێ بۆ شتەکان بۆ کێشەکان بۆ دیاردەکان بۆ ئەو وشانی کە لە دنیا هەیە بۆ نمونە وشەی هاوڕێ وشەی ژیان وشەی مردن پەروەردە دەروون ئیتر هەر یەکێک لەوانە کە بواری خۆی هەیە هونەر بە تایبەتی هەر یەکێک لەوانە ئەبێ شارەزایی تیاابێ ئەنجاڵەن خوێنەوارە یان کتێب زۆر بخوێنێتەوە پێوان بترێ خوێنەوارە سبەیەکێک ناوترێ خوێنەوار چونکە هەمومان هەر ئەتوانین ئەوە بخوێنینەوە باشە لە شوێنێکی ترە ئاماژە بە شتێکەیە هەستی نەتەوایەتی بخاتە مشکی خوێنکاران بەڵێ ئەوکو جارەکانی تریش لەوانەکانی پێشەوە باسی ئەومان کردووە کە ڕۆشنبیرەکانمان ڕۆشنبیری سەدەی پێشوو کە بێگومان ئەو لە سەدەی پێشووە گەورە بووە 1970 یانەکەوێتەوە سەر سەدەی 19 بەڵامی تر دوای 2 ساڵ بووە بە سەدەی 20 ئەو کاتە زۆربەی خەڵک نەتەوەپەرست بووە چەندە ئێستا وەکو جارەکانی کە ژووتمانە بیر و باوەڕی تریش پێیا بوون جگە لە نەتەوەپەرستی بەڵام زۆربەی خەڵکی ئەو کاتە نەتەوەپەرست بوو نیشتمان پەرست بوو پەروەەر بوو هەوڵیەوە کە ئەو نەتەوە پەروەریە بڵاو بکاتەوە ئامەش بۆیە مامۆستا ئەلفوبێکی تایبەتی بۆ خۆی دانا بۆ ڕێنووسی نوێی فێر دەکردن ئەبێ ئێوە ئەو بزان کە هان کاڵێ ئەلفیبەی تایبەتی دامەزراند بوو هەندێک گروپ و یان با بڵین دەستگا و ناوەند هەیە کە ئەلفوبەیەکی جیاوازیانەیە بۆ نمونە ئێمە ئەلفوبەی لاتینیمان هەیە کە لە هەموو کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژاوا هەنی و کوردانی لە سووریا و لە تورکیا ئەژین هەمویان بە ئەلفوبەی لاتینیە خوێنن بۆیە ئێمە تەنایەک ئەلفوبێمان نییە گرنگە ئەو بزانن ڕێزی قوتابیان یەگرت بەڵێ ئاماژە بە خۆشنووسینیات بۆ کەسانی کە نازان خۆشنووسین چییە خۆشنووسین ئەویش دیسانەوە لە سەدەی پێشووە زۆر بەناوبانگ بوو ئێستا تا ڕادێکی زۆر کاڵ بۆتەوە خۆشنووس ئەو کەسەیە کە دەسوخەتێکی زۆر جوانی هەیە ئەتوانێ ئەو شتانە بنووسێ کە لە شوێنی گشتیا بڵاوکرێنەوە بۆ نمونە
لە کاتی تەعزیەکانە ڕەنگە بینی بێتان کە لافیتەی ڕەشەڵەوەسری و بە دەسوخەتێکی جوان لەسەر نووسری ئەوە خۆشنووزەیکە هەتا ئێستش ئەوە ماوە بەڵامی تر وردە خەریکە بە کۆمپیوتەر هەر ئەنووسێت و بە چاپەکرێ پێویست ناکە کە یەکێک ئەوە بنووسێ جگە لەوە ئەو قەتعی یان لەوحەی دوکانەکان هابی نووتانە بۆ نمونە دوکانی ئەوە شیرینی خانە دۆندەرمەخانە کافتریا هەموو ئەوانە بەدەست ئەکران ئەو کاتە و ئەبوو یەکێکی ئەو کارە بکە کە پێوترێ خۆشنووس یعنی خۆش ئەنووسێت جوان ئەنووسێ وشی جوان نووسیش بەکارێنرێ ئەمە خۆمان ئەوەمان بەکارهێناوە لە قوتابخانە بەڵام ئیتر ئێستا وردەم ئیشانە کەم بوونەتەوە چونکە وەکو وتمان بە کۆمپیوتەر هەموو ئەوانە ئاکرێ و ئاماژە بەوەیە مۆمەسەد سۆزە خۆبەخشە لە ڕۆژی 23 مانگی نیسانی 1962 کۆچی دوایی کردو و هەر لە ئەزمەر نێژراوە من ئەمە لێرەیە ئەو پرسیارە ڕوبەڕووی خۆتان بکەنەوە زۆر جار باسی کەسایەتیەکان کراوە لە کتێبی کوردیە بۆ نمونە تۆفیق وەهبی لە ساڵی پارە حەبسەخانی نەقیب و خانزادی سۆران و ئیتر چەند نووسەر و شاعیرێکی تر گۆران لەولاوە وە ساڵەکانی تریش دایان شاعیری ترە خوێنن ئەم کەسایەتیانە ئەم کارە گرنگانیان کردو نایان چۆتە مێژووە نایان چۆتە ناو کتێبی کوردیەوە ئێوە وەکو نەوەی دوا ڕۆژ وەکو کەسانێک کە ئیتر لە 10 ساڵێکی ترە پێ ئەگەن و وردە ئیشی خۆتان پیاکەن ئێوە ئەو کاتە بە تەمان یان خەونیەوەتان هەیە کە کارێ بکەن کە بۆشایەکی گەورە لە کۆمەڵگەی کورد دیاپڕ بکەنەوە بۆ نمونە وەکو نەجمەدینی مەلا کە ئێستا ئیشەکە هەرەوە نییە کە خەڵک فێری خوێندەواری بکەی ئیشێکی تری گەوری بەم شێوەیە بکەی کە ناوت بچێتە مێژووەوە ئەو کەم و کوڕیانی کە لە کۆمەڵگەی کوردیە هەیە لە شارەکەمانە هەیە تۆ هەوڵبەی چارەسەریکی تەنان زۆر جارە و کەسانە ناویانەوەندا نەک تەنها لە وڵاتەکەی خۆیان بەڵکۆ چێتە ناو مێژووشەوە چێتە ناو وڵاتەکانی ترەوە بۆ نمونە ئێمە بەختیار عەلی و شێرکۆ بێ کەس نایان زۆر ڕۆیشتووە لە بواری زانستی بیرکاریە ماتماتیکە کۆچەر بیرکار ڕۆیشتووە ئەو پرسیارە لە خۆتان بکەن ئایا ئێوە ئامادەن کە کارێک بکەن کە ناوتان بچێتە مێژووە بەڵام ئەوە تەنها گرنگ نییە کە ناوت بچێتە مێژووە بەڵکو ئەو گرنگە کە تۆ ئەتوێت چ بۆشایەک پەڕکەیتەوە چ کێشەیەک لەم کۆمەڵگایانەیەڵی ئێمە هەندێک جار پرسیاریۆم لێ کردوون لە قوتابخانە ئەموو چ شتێکی ئەم شارە بەلاتانەوە ناخۆشە خراپە بۆی کە هەوڵبین چاکیکەین تۆ ئەتەوێ یەکێک بی لەو کەسانی کە ناشرینیەکانی ئەم شارە جوانەکەن باشیەکەن یان بە پێچەوانەوە ئەم تەنهام ڕاهێنانی تایە خۆتان ڕاهێنانەکە شیکار بکەن و سێ بۆشاییە دیارە کە ئەم ناوانەش هەر تایبەتە بۆ نمونە ڕۆژنامە ژین لە شاری کوێ دەردەچوو ئەمە تایبەت نییە بەم بابەتە تایبەتە بەگشتیە ئەگەر وانەکانی پێشووتریشتان خوێن بێتەوە لێرەشە سێ هەڵبژاردننی یاویتە و دووەمیشیان بە هەمان شێوە بۆشاییەک و سێ هەڵبژاردن لەمەی سێمیانە ئەمەیە بۆشاییەکان لێواشە هەیە بگومان خۆتان شیکاری بکەن هەر ئەوەندەیە بابەتەکە ئەگەرە شوانن هەمووی بنووسنەوە ئەگەرنا تا ئێرە باشە و سپاس بۆ گوێگرتنتان هیوادارم بە باشی تێگەیشت بن